من سێ مناڵم هەیە ئەوەی ڕاستی بێت هەر وەکو عادەت و وەکو خۆیەکە لە ژیانی منە ئەوەیە کە ئەتوانم بڵم لە مانگە ڕەمەزانە پیرۆزەیە من بە بۆنەی ماڵپاکردن و بازارکردن و شتکردن و ئەمانەوە ئەتوانم بڵم ختمی قورعانم بۆ تاو ناکرێت تر هەر بۆیە ئەتوانم بڵم لەبەرەوەی کاڵم لەوانەیە ماڵەکەم پاک نەبێ و لەوانە میوانم بێت لە ڕۆژانی جەژنا و ئەمانە حیامەچێ و ئەوە تاسیراتێکی کردوتە سەر ژیانی من بە بەردەوام خەریکی پاک و خاوێنوانم عیبادەتەکانی مانگی ڕەمەزانمان بۆ بەڕێ ناکرێ. باشە چەند ڕۆژە تۆ خەریکی ماڵیت ینی هەر لە جەژنەکانە تۆ ئاوە زۆر سەرقاڵەبی بە ماڵەوە یە هەموو کاتێ وایت؟ وڵی زۆربەی کاتەکان وام چونکە زۆر بە حەز بە پاک و خاوێن و تەرتیبات و مرتەباتی ماڵەکەم چونکە بە ژیانم وا هاتوومەتە هینەوە بەڵام ئیتر لەو مانگەیە زیاتر و زیاتری دەرەکەومە ماڵ دەرهێنان و دەرکردنی مەتبەخ و ئەمانە لەبەر عیبادەتەکانم زۆر دوا ئاخەم بۆ ڕۆژوشیتی و هیلاکە بیت و بەتاکید بەتاکی بەتایبەتی لە 27 مانگ و 29 مانگە کە ئەو شەوانە شەوانێکی پیرۆزن لە مانگی ڕەمەزانە زۆر بۆیە حەزەکەم دابنیشم بەڵام بە بۆنەوەی کە هیلاکێتی ماڵ و دەرێنانی مەتبەخ و شکارەکان ئەوە وام لێکات بۆم ناکرێت. ئەی ئەمە مناڵەکانت بێتاقەت نین بەمە ئیزعاج نابن بەوەی کە تۆ بەم شێوازە ماڵ هەمووی دەرەهێنیت مناڵەکانە گەورن چەندێکن تەمەنیان؟ وەڵایەکیان 15 ساڵە و ئیشیان لێتر پۆلی پێنجی ابتداییە و ئەوەی ترشان بچووکترە هەست بە بێزاری ناکەن کە تۆ ئەوە خۆتی لاکەکەیت یان جاری وهەیە تۆ ئەبێ لەو کاتیات چێژ لە کاتەکان ببینی بەڵام تۆ خۆت زۆر زۆرمانوەکەی یعنی ئایا پێویستەکە هەموو جارە تۆ ماڵ هەمووی دەربێنیت ئەمە لە کاتی جەژنە؟ بڵم چی دکتۆرە من تازە فێری ئەو شێوە عادەتەیە بووم و هەستەکەم کەسێک بێ سێری ماڵەکەمەکە ئەڵم حیامەچێ با من خەریکی ماڵەکەم حتا زۆر جار بەیانەکەی ئەوەنە بە هیلاکێتەوە ئەوەنە بە هینەوە هەڵەسم زۆر جار ئەتوانم بڵم لەنی بەیانیشان بۆ حازر ناکەمی ئەو ڕۆژەی جانەکەشان بۆ حازر ناکەم ناتوانم لەو حەزیان لێ ئەوان نانیان بۆ حازرکەیت و دڵت خۆش بێ و پێ بکەنیت و ها بەتاکید بەڵام تۆ بە ماندووبوون و هیلاکی لاچە ئەو خۆشیان بۆ نێڵیت والله هەروام کردووە ینی نازانم چی بکەم بە حەقەت چی بکەم لەوەی کە من ئاوە ڕاهاتوم هیتە خەریکی پاک و خاوێنەکە وای لێ کردووم تاسیراتی کردووە هاوسەرت چێڵە والله ئەو هەر زۆر بێتاقەتە بە وەزعی من بێتاقەتە بێگومان زەنچی خاتونگیان خۆی ڕاستە ماڵپاکردنەوە و خاوێنی ماڵ ئەمە شتێکی زۆر زۆر باشە یعنی ئێمە هەموو خاتونەکان حەزەکەین دایمە ماڵمان زۆر زۆر خاوێن و زۆر جوان بێ پاک و خاوێنی لە خۆیان شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەم خۆمان و کردنە بە تایبەتی بۆ جەژن بنجارێکیان هەر بینیم لە سوشال میدیا بڵاویانە کردەوە یەکێک نووسی بووی والله هیچ نەکەم هەموو ماڵەکەی هێناوەتە دەرەوە هەر نازانین لەکوێ دانیشین یعنی سێ ڕۆژی ما بوو بۆ جەژنی نازانین لەکوێ دانیشین هەموو ماڵەکەی بردۆتە دەرەوە ئەمە چێ بۆ جەژن ماڵ پاکاتەوە یعنی هەر کەسە و بە شێوازێک کە نووسی بووی لە سوشال میدیا کە هیلاکین کەمانوین یعنی ژنێکیان نووسی بووی والله ئەمە نەمانوم ناتوانم هەڵسمەوە لە شوێنی خۆم کە شەوی جەژنیش بوو یعنی بەجددی ئەمە لە تۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یعنی ساڵی جارێک مانگی پیرۆزی ڕەمەزانە دواتر حتا شەوانی لێتول قەدر جارێک و دوای دووبارە نابێتەوە کاتێک کە دووبارە بوونەوەی نییە تۆ لە باتیەوەی سەرقاڵبی چێژ ببینی عیبادەت کەی دوعا بکەی لانێکی ڕۆحی زۆر زۆر خۆش بە خۆ دروست بکەی ڕاستە ماڵەکەشی ئیشی تیا بکە بەڵام تۆ بە ڕۆژوو بیت و شەوەکەشی بتەوێت لێرەتۆ قەدر بکەیت و بە ڕۆژەکەش ئەوەنە هیلاک و مانوبی دواتر لە جەژنا یعنی ڕوویەکی خۆشت نابێ ئەی خۆی جەژنیش ئەوەیە کە ئینسان دڵی خۆش بێ ڕووی خۆش بێ بە ڕوویەکی خۆشەوە لەگەڵ مناڵەکانیە ئەو ڕۆژە هەسێ لە خەوت چێشتیان بۆ لێنێ ینی شتێکی زۆر خۆشە بەڵام تۆ گەر ئەو نەخۆت هیلاکی دوای سەرەکی ئەو چێژە نابینی مناڵەکانیش بێزار بن عین دوایی شتێک لە مێشکی مناڵەکان و هاوسەر تا دروسە بێت کە جەژن یعنی ماندووبوون یعنی هیلاکی بوون یعنی ناڕەحەتی ئەمەش باش نییە ئەمە باش نییە ئەم تەسەورە بۆ دەور و بەرەکەتی دروستکەی حتا بۆ خۆشت یعنی ئەم تەسەورەی کە دروستیان کردو ژنان و خاتونەکان بۆ خۆیان کە جەژن یعنی هیلاکی یعنی ماندووبوونی یعنی ماڵپاکردنەوە لێت چێژی جەژنەکەیان لە کیسە چێ
يعني من زۆر کەس هاتۆتە لام يعني جگە لە تۆ چەنەها کەس لەم ماوەیە هاتۆتە لام کچە ئەڵێ مامەسا من دایکم وای لێ کردوین خۆشی جەژنمان نەبێ یعنی هەمووی دەموچاویەوە بەیە کامەچە ئیشی ماڵ و هیلاکی و ماندووبوونە لەگەڵەوەشە کە فەلسفەی جەژن بۆ ئەوە نییە فەلسفەی جەژن بۆ خۆشی دەربڕینە بۆ دڵخۆشیە بۆ ئەوەیە کە هەموو دەوروبەرەکە دڵخۆش بن پێی بەڵام ئەمە وا بکات خۆشیەکە نەهێڵێ باش نییە بۆ تۆ بەتاکەیت خۆش دەستی پێ کردووە وایە زۆر هەستم پێ کردووە هەتاوەکو ڕۆژانی ئاخیر وام دێت پارچەوەکانی هەتا چێشتی لێنم 4 دووبارەیەکە بۆ نەیە سووتیانم بەسەری نەکەونە بەس هیلاکەم بەسە قەنەفەکە خەوم لێەکەوی